عەبدولحەکیم حەمەد ئەحمەد لە ساڵی 1989 لە پشدەر لەدایک بووە. پیشەی ئێستای ڕۆژنامەنووسە و ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. لە ساڵی 2003ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی دبلۆم لە ڕاگەیاندن لە ساڵی 2017. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. ئەندامی لقی سەنگەسەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2003. ئەندامی ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2009. سەرنووسەری ڕۆژنامەی نوێگەری زمانحاڵی ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیان لە ساڵی 2009. ڕۆژنامەنووس لە دەنگی کۆمەڵ ڕادیۆی ڕانیا لە ساڵی 2009. پەیامنێری کەناڵی ئاسمانی پێیام لە سنووری قەزای پشدەر و ڕانیا دەڤەری بیتوێن و پشدەر لە ساڵی 2011 تا 2014. ئێستاش ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی سیاسی ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی پێیامە بە بەردەوامی. شارەزایی ویلایەتووی هێلا 1. ڕۆژنامەنووسی بنکۆڵکاری لە بواری سیاسی و ئابووری. 2. شارەزایی لە بواری بەدوەداچوون و لێکۆڵینەوە لە کێشەکانی هەرێم. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەر. ڕێگەنەدان بە دەرچوونی ئەو یاسانەی پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامن. وەستانەوە دژی ئەو پلانانەی دانەوێت بە ناوی جێندەر خێزانەکان تێک بدەن. کارکردن بۆ جێبەجێکردن و بەرکارکردنی یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و هاوڕەگەزبازی عێراق لە هەرێم. گرتەبەری ڕێکارە پەرلەمانیەکان بۆ گێڕانەوەی هاوکاری مانگانەی هەژاران و سوودمەندانی تۆڕی چاودێری کۆمەڵاتی و دەستپێکردنەوەی تۆمارکردنی خاوەن پێداویستی تایبەتی نوێ. کارکردن و فشارکردن لە حکوومەت بۆ گێڕانەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان. چڕکردنەوەی هەوڵی پەرلەمانی بۆ لابردنی باج و سەرانەی نایاسایی لەسەر کاسبکار و هاوڵاتیان. هەوڵدان بۆ چارەسەری کێشەی گەنجان و دەرکردنی یاسا بۆ ڕەخساندنی یالیکار لە بوارە جۆربەجۆرەکاندا.